کەواتە با چەند دەقێک باسی وشەیە بکەین. وشەی داوا دەقاودەق یعنی بانگەشکردن. ئێستا لە دەرەوەی بانگەشەکردن بۆ دین قەت کەسە بانگەش کردو بۆ ماڵی خۆتان بۆ نانیوارە؟ نانی نیۆڕۆ وەرە بۆ ماڵمان بۆ خۆمان قساکەن. ئەکرێ سوکایەتی بە کەسێک بکەیت ویان لێ بکەی هەست بە بچووکی بکەن بێباخی بێنرخی اینجا داواتیانکەی بۆ ماڵەکە و خۆ تۆ داوەتیشیانەکەی بەس قەداوایەن محاڵەوانە. خودی وشەی داوا مانای ئەوەیە کە تۆ بەڕادەیەک ڕێز ڕەوشبەرزی نەرمونیانیت بە کەسێک گیاوە کە بگاتە ئەوەی ئامادەی بانگەشتیان کرد بۆ ماڵەکەی خۆ. ئەوە مانای داوایە. ئەگەر تۆ ئەو مانا سەرەکیە و بیرچێتەوە ئێمە ناتوانین ئەم دینە بە کەس بگەێنین. ناتوانین. مەسەلە مناقەشەکان نییە، مەسەلەوە نییە کە بیسەلمێنی خواهەیان یان ئەمە ڕاستەیاوەیان یان ئەو نووسراوەیان، ئەوانە هەمووی بۆ دوایی. ئەو شتانە هەمووی دانە بۆ دوایی. یەکەم شت ئەو هەڵوێستەیە کە خەڵکی بانگەشتکەی بۆ شتێکی جوان. وەکۆی کە ژەمێکی زۆر خۆشە هەیە لە ماڵەوە بڵێ ئەمێ توش بەشدار بیتەیە زۆرە. جاچە ژەمێکی نایاب تا زیاتر بیبەخشین زیاترە بێت لە جیاتیەوەی کە کەم کە ئەزانن هەر بۆی ئەمەیە بیبەخشمەوە زیاتر مێ بۆ خۆم و زیاتر مێ بۆ تۆش. ئەوە جوانیەکە ئێمانەیە و ئێمەی موسڵمان نابێ ئەومان لەبیرچێ. زۆر کارەساتەکە ئێمە ئەومان لەبیرەچێ.